بینەرانی خۆشەویست ئێستاش پۆدکاستەکەمان دەست پێ دەکا لەگەر مامۆستا عیسای خۆشەویست. سەلامەتی گەنجینەکانی ئەم نیشتیمانە زۆرن، هەرێکێکیان لە بوارەکە خزمەت دەکەن، هەرێکێکیان کایەکی ئەم نیشتیمانیان گرتووە. هەیە هەر لە گەنجیەوە مونەتە گەنجینەی نیشتیمان هەشە تەمەنی مێژووی تەمەنی بووە بە گەنجینەیەک لەم نیشتیمانە. بۆ ئەمڕۆ لە پۆدکاستی ڕوانگە لەگەڵ گەنجینەکەمان میوانێکی عزیزمان لەگەڵایویش کاگە ئامەکرەمە. چاود وازەکەم زۆر سپاسکاریسا، سپاسی بەرنامەکەت دەکەم، سپاسی دەستگای ڕوانگە دەکەم، سپاسی ئەو ستافە جوانە دەکەم سەوڕەکان کەماندی دەبن. یاخوا بەخێر بێ. چاود مازەکەم تەندروستی و چۆنە؟ الحەمدوللا عیبمان نییە جارێ باشە. یاخوا سەلام. باش حیاتم. کاکە ئەمە بزانمەوە تەمەنێ 50 بەسەرەوەی. 60 بەسەرەوەی. ئەرێ بەخوای. 6 ساڵی پڕ لە چی؟ وەڵی باش ینی خۆشیمان دیت ناخۆشیشمان دیت هەردوو. ناخۆشیەکان چی بوو کاکە؟ ناخۆشیەکان مەسەلەن شتی ناخۆشمان دیت بەڕاستی، ینی زمانی حساری اقتصادی پێیانەوە نازانم ئەتوو بوویان نا 9 ساڵ لە کوردستان خواردن نەبوو خەڵک بخوا، گرانیەکە بوو، گرانی بوو نەبوو شتیوە، ینی نییە جارێک وابزانم لە ماڵەوە بە 8 نەفەران یەک هێلکەمان خوارد، 9 نەفەر. ئێستا بووی تاعوقدە لە من دەبیزستان و هاوین هێلکەمە بی. ئێستا حالیان دایمە یەک تەباق هێلکاوە تەماشای دەکەم و دەڕۆم، چونکە هێلکە زۆر کەمە، یعنی دەبوو 8 نەفەری. 8 نەفەرێک هێلکە. چلۆی شەکری بە 100 دینار بوو، ڕوون بە 100 بوو، هەموو 100 ئەی بارودۆخی ئێستا چۆنە خەڵک باشتر ئەلحەمدوللا. ئێستا عیبی نییە. ئەی خۆشیەکان چی بوو کاکە؟ خۆشیەکان لە پەیمانگای هونەرە جوانەکان ئەمم بووم، نەشەت هەولێری بوو، مزەفەر غەریب بوو، محەممەد بەسری بوو، سەباح بەکر بوو، زۆر پێ دەکەنین، زۆر پێگەنین نەمازای مۆزۆ گەنج بووین. خۆش بووە ینی زمانی گەنج تاقە چیە؟ تاقە ینی مەسەلەن دایمەن حەزی لێ پێ بکەنی تەماشای دنیایەکە بزانی دنیا کووە. ناخۆشەکان لە گەنجی شار خۆشە زانی ناخۆشیەکان ژاتیادی بوو. منیش گەنجم بەزار لە عسکەری مەسەل عسکەری ئێستا فکر دەکەمەوە دەرێن باش ئەمە کو 2 ساڵ عسکەریم کرد، 2 ساڵ لە ژیانم ڕۆیی ئەو وەختیش پێ دەکەنین ئەمە هەر خۆش بوو. ئەو وەختی مەسەن دەبووینە برادری عەرەب و کورد و تورکمان و مەسیحی و ئەوە زۆر ینی ژیان زۆر تەبیعی بوو، ئەو وەختی زۆر ئەتیادی بوو، زۆر عەجیب بوو زۆر. ڕاستە و گەنجێ خۆشە. دە باشە باسی پێ ئەوە کرد هونەرە جوانەکان. تۆزە بۆم باس کە ساڵی چەند لەوێ بووی چیتەکرد؟ من لە ساڵی 1982 پۆلیەکی پەیمانگای هونەرە جوان کۆم. 82 لە شاری مووسڵ، چونکە لە هەولێر نەبوو، پەیمانگا نەبوو، بەس لە سلێمانی هەبوو، بەسڕا، بەغداد، مووسڵ. نزیکترین شوێنم دۆزیەوە بچمە پەیمانگای، چوومە پەیمانگای هونەرە جوانەکانی مووسڵ، لە وەرگیراین و ساڵی یەکەم ساقیل بووم، عەرەبیم نەدەزانی هیچ چیز، ئەنی کە قسەیان دەکرد تێ نەدەگەیشتم هیچ چیز، یعنی چاوم ئەوە ساڵی یەکەم سقوت. بەس ساڵی دووەم سێم بوومە هونەرمەندەکی ئۆکەی لەوێ. شانۆشتان کرد؟ شانۆ لەوانەیە 30 شانۆگەریم کرد لەوێنەرێ. عەرەبیەکەشی باش نەبوو کە شانۆی باش نەبوو، شانۆگەریم کرد، شانۆگەری ئەلخوتوبە پێ دەرێن خوازبێنی ئێستا، دەوری لۆمۆفمی نابوو، لۆمۆف جۆبۆکۆف عومەر بوو، ناتالیا محاسم حیوارە بیرماوە ئامایە إن ناتاليا جوباكوف ربة بيت فاخرة ومثقفة. أجاب أدوار كوميدي دمينة جان هذا والله. تيتر ولا تيتر برادر؟ تيتر أبو زور، يعني زور إيش معك زور يعني شانو قريو برادراتين بقود بلقر مسيحية كان وتركمان كان كردا كان خومان وعربة كان همو اعتيادي. يسا شانو كما يسا شانو نازم بخداي كما هذا والله. شانو كما هذا كما او كاتا چومو
ئەو کاتی باشتر بوو باشتر بوو ینی ئەو کاتە لەو باردۆخە ئەو کاتە باشتر بوو شانۆ باشتر بوو حاڵی شانۆ ئارەوەڵە حاڵی شانۆی کوردی یا عەرەبیش ها کوردی لە 1970 و 2000 و 2010 باشتر بوو لە ئێستا زۆر مهم بوو ئەم شانۆگەریانی ئێستا چۆنە ئێستا باشن بەس کەمە ینی ئێستا شانۆگەریانە باشن بەس کەمە ینی عەدەدی کەمە خەڵک ئیستیعاب ناکە نالێ بچمە شانۆی مەسەلەن زۆر جوان ینی هۆشیاری خەڵکەکە کەمە بەرامبەری کەمە خەتای هونەرمەندەکان نیە والله احتمالە خەتای هونەرمەندی بیان خەتای حکوومەت بێ خەتای هونەرمەند ینی دیار نییە زۆر وازەح نییە نا ڕاست لەوانەشە ئەو سۆسیال میدیا بی سۆشیال میدیا بێ متاکدم سۆسیال میدیایە ئەوەی چونکە لۆ هونەرەکەی کوشتی ینی هونەر نەمایە ینی بەواستەی ئەو سۆسیال میدیایی هونەرمەندەکانیش کو بێت تەمبەڵ بووینە تۆزێک بەخوا هۆشیاری خەڵکەکە بەرامبەر بە هونەر ئەوە دەورە بینێ هەر شارەش فەرقە هەڵنێ شار بەرامبەر بە هونەر و شانۆ زیاتریانە پێش ینی مەسەلەن سلێمانی بەناوبانگە بۆ هونەر و شانۆانێ دهۆ کەمتر بێ ئەو حاڵەتەش هەیە بەس هەر شارە و تایبەتمەندی خۆشی هەیە خۆی هەولێر زیاتر بەڕاستی پێ بڵێم ڕاستە هونەرمەندیان خۆش دەوێت ڕێزی دەگرێن ئەمە بچینێت چێن دەری احتراممانەیە تەقدیرمانەیە بەس بەڕاستی حەزیان لە ڕاضی ینی کو بڵێ لە وەرزش و بازرگانی زاڵترە لەم شارە ڕاضە ئێستا مەسەلە مەلعەبی هەولێر ئەگە بڵێن تۆپانی هەیە پڕە بێ چەند کەسی دەگریت مەسەلەن قاعاتی هەولێر گچکەیە بڵێ 400-500 نەفەر نایە وای هەر شارە و ناڵم تایبەتمەندی خۆی خواستی خۆی لەسەرە هەولێر لە ڕاضەی لە ڕاضە هەزیان لێتی سلێمانی شانۆ و هونەر و سینەما کەیفیان ڕاستە وەیە بەخوای بەدەوە باسی گەنجی و کرد ئەو تەمەنی 20 ساڵی بۆ 30 ساڵی و چۆن پێ بەڕێکرا ها عادەتەن تەمەنێکەیە لە عمری ئینسانە لە تەمەنی ئینسانە بە تایبەتی لە 15 ساڵی تا 30 ساڵی ها عمرێکی گەنجینەیە تۆ ئەو تەمەنە چۆن بەڕێ ئەو تەمەنە خۆشترین تەمەنە لە ژیان ینی بڕوا بکە تو فکر لە پارە ناکەیەوە هیچ فکر لە سیارە ناکەیەوە فکر لە ژنینان ناکەیەوە فکر لە خانوو ناکەیەوە نیاییەن مێشکت لە بۆ هیوایەتەکەدا هیوایەتەک تەیە فەن ینی هونەر بەس مێشکت لە بۆوی دەڕوە ینی زۆر جاری وها بۆ 6 مانگ پرۆڤەمان کردیە لە بۆ شانۆگەریەک 2 ڕۆژ عەرز بکرێت ئێستا و تااقەتە نییە ئەخر کاگەیام تۆ حەز لە بوارەکە بووە زۆر ینی 6 مانگ پرۆڤە لە بۆ 2 ڕۆژ عەرز ڕاست و ئێمەسا گەنجان دێن تایبەتی پرۆژێکمانێ پرۆژی زانکۆی دڵخوازم گەنجان کە پۆلی 12 تەواوەکەن ئەڵێن ئەو بەشە هەڵبژێرەکە حەزی لێتی وایە چونکە مانوو نابیتیایە ئێستا جەناب بەڵی 6 مانگ من تەمرینم کردو بۆ 2 ڕۆژ ئەرێ بەخوا زۆریش مرتاح بووی نەفسیان ینی هیچ مێشکت لە بۆ ئەوەی ناڕوە بڵێ ئایا تەمەنەکە دەڕوا یان ماندی بوونت بەلاش ڕۆیی یان 6 مانگ ئەتوو مەسەلەن ئاوت بفرۆشت بە لە زیادەی لەوانەیە 4 ملیۆن قازانزەکە پارە سەر بەس ئەتوو 6 مانگ پرۆڤەی بکە لە بۆ 2 ڕۆژ عەرز بەلاش بەس چونکە مرتاح بووی لەگەڵ ئیشەکە تاوان نەفسیان مرتاح بوو چونکە ئیشی خۆم بوو ئیشی خۆم هونەر بوو ئەوە بوو بابێ مەسەر هونەر عەبدولسەلام نابلسی کاریگەری ئەو لەسەر ئاستەکەم عەبدولسەلام نابلسیم زۆر خۆش دەوێ من کاتی خۆی باپیرم خواعافیکە ئەمە لە کۆڵانی خانەقا یەک ماڵ تەلەڤیزیۆنیان هەبوو پێیان دەگۆ ماڵی حەمامچی ئەلەساس حەمامچی زەنجیرن لە پەنجەرەی ئەوە هەموو جەماعی غڕ دەبووین ئەوە تەماشامان دەکرد 6 هەموو دەڕەوە تەماشای زۆرێمان دەکرد ینی چی پێڵێن ئەو پەنجەرەکان دوای باپیرم وەتی با بۆیان بکڕم بابم پێی نەدەکرا بەس باپیرم کڕی بەس چی کرد باپیرم تەلەڤیزیۆنەکەی لەسەر
شتێک دانا بوو بڵند ئەوە تەماشامان دەکراوە بۆ ئەوە تەماشا ئەرزا دەستی نەدێنەوە بشتێ یعنی بە پاڵکەوتن تەماشاتانەکە ئەوە وەڵا دوای لەوێ تەماشای ئەفلامی مسلی دەهات ڕەش و سپی عەبدولسەلام دابورسی و ئیسماعیل یاسین و فەرید شەوقی و ڕوشدی ئەبازە و محمود الملیجی و هەموویانمان ناسی عەبدولسەلام دابورسی بە من هونەرمەندێکی زۆر جوان ینی شخصیات بوو کۆمیدیایەکەی میسری بوو؟ نا بەخۆی مسری نەبوو سووری بوو هاتبووە مسر زۆر کەیفم پێدات بەواستەوی هاتمە ناو هونەرە من سێری ئەو کرد بۆ مۆدێلێکە بۆ قودوەیەک ئەو تاسیری کرد ینی کە بێمە ناو هونەر ئەی باسێکی ئافرین مامۆگە ئافرین ئەو ئافرین چەند ئافرین وەرگرتووە تلفانمان پڕی ئافرینە چەند ئافرین وەرگرتووە تا ئێستا وەڵی وەرم نەگرتێ بەس چاویان ماز دەکەین چاوی گەنجەکەی ماز دەکەین الحەمدوللا باش یاخوا باشم انشاءڵڵا ئەو بابەتی ئەو ئافرینە چی بوو لە چۆن بۆ هاوە باپیری وەخت ئەو فلیمە زۆر عەجیب بوو ینی ئەو کاتی ینی زۆر قسەم لۆدا قسەی بەقوت دەهات ینی جیرفانمان پڕ ئەوانەی کە ماندی بووینە مەسەلەن لە سەوانە ینی ئەو شخصانەی کە لە ژیان ماندی بووینە هیچ سوودەچیان وەرنەگرتیە ئیستفادەچیان نەکردیە ئافرین جات ئافرینیان بەرکەتیە ئێستا خەڵک چی وەرەگرێ خەڵگەر ئافرین وەرناگرێ ئافرین ئاخر مەسەلەن ئافرین بەبێ ئیستفادە بەکەلێک حیوانی والله انشاءالله الله ئافرین ئەوی ژەر وەرگرین باشە هەر باشە الحەمدوللا ئافرین ژەر باشە حەزەکەم باسێکی کۆمیدیای ئێستام بۆ بکەی باشە کۆمیدیای ئێستا ئەوەیە لە سناپە یەکتر بدەنە بەر زلە و پێلەقە ینی بەڕاستی دوور لە ڕوتان بێ بە قەشمەرجاری بە ڕەفیقەکانە بکەی ئەو کۆمیدیە ئەو کۆمیدیا ئای باوە لە سناپ و لە تیکتۆک و بە پێلەقە دەکەونە ساریەک زوم بە یەک دەدەن ڕێزمەیە لە بۆیان قەیناکە مەسەلەن هەر ئێستا دنیای سۆشال میدیایە بەس بە احترام دەکەم شتێکی توان مرتب نا بە جون و بە پێلەقە و بە شتی غەلەت نا کۆمیدیا نییەوە عیبە ئەمە کۆمیدیا 5 ساڵ خینیتمان 5 ساڵ بە کۆستەر لاولێ بڕۆ مووسڵ وەرە بڕۆ وەرە 5 ساڵ وڵا تەسویریەکە واز فێر ئەوەن دەبووین ئەمە کابرا لە مادان شتێ زوم بە عالەمێدا ئەو کام کۆمیدیا کۆمیدیا ئەخلاقە کۆمیدیا ڕەخنەیە پەیامە تەواان یعنی ئەو پەیامەی ئەو ڕەخنەی ئەو پەیامەی لە کۆمیدیاوەی گری کاریگەری جێڵێ بە توندیش بیگریەوەنە کاریگەری جێنایڵێ ئەوانە بەو سۆسیال میدیاوانە غەلەتن زۆر بە خۆیاندا بچنەوە بە شتی جوان بکەن چێکە بابیکەن بەڵام وەکو جەناب تەڵی احترام و ئەم کۆمەلگا بگرن بە احترام بکەن نەک بە جوون و بەوانە غەلەتە زۆر غەلەتە ئەوانەس بە خۆیان ناکەن ها نابینی ئێستا مەسەلەن ئەوانە لە تیکتۆکیش دەکەن چەند زۆر دەیانگرن دەگیرێن ئەوانە ئەگە شتی باش بکەن ناگیرێن طبعا وانە وڵاوی باش بێ و قیەمی ئەخلاقی ئەم کۆمەلگا تێک نەدا قەیچەکە زۆر کەس ناگیرێ بەزە تو جوون بدە و دانیشە نانی بخوا بۆ نانان ئەوە چیە ئەخر کاگەیان ئەوان ئێستا ئێوە جەنابتان 5 ساڵ خوێندوتانە بە ئەکادمی بینیوتانە ئەخلاقی کۆمیدیا زان ئەوان هەر سۆشیاڵەوە هاتوونەتە سەری و لە کامەرایەکی بەدەستەوەی بەس کێشەکە لە خەڵکە زانی کاگەیان خەڵک تەماشایان دەکا چی هەیە بۆ خەڵک وەڵا داوا لە خەڵک دەکەم یعنی چاک و خراپ جیا بکەنەوە زۆر عجیبە خەڵکە دەزانی خراپیشە بەس تەماشای دەکا زۆر عجیبە مێشک ئینسان هەروایە لایەنی خراپەی بێ زیاتر دەچێت بەلایە نانە شتەکان مەسەلەن استعاب ئەوات بەێ ئەوە دەبی چ بکە مەسەلەن ئەزا ڤیویت زیاد دەبێت خراپەش جێ لە کاریگەری خراپەش جێ تەوان بۆ نۆ مناڵێک تەمەشایەکە گەنجێک تەمەشایەکە فێریجمێنە بێ فێری قسە بێ
ئەسە بۆ نە تۆ کۆمیدیا هە بۆ داین شەکەریم ئێستا خەڵک لەبیر ناکە نابن ئێستا عیلاقاتی اجتماعی کەم بۆ مەسەلا کۆمەڵایەتی میێوان نایەتەکەن کەس کەم کەس میێوانی دی ئێستا عیلاقات زۆر کەمە ینی کو برا سەردانی برای کەم دەکا یان سەردان هەر نمایە با بڵێن سەردان کەم بۆ تۆ هەمووان بەتەنیا دەژی هەموو وەلیاتیە سۆشیاڵە کاریگەری سۆشیال میدیە زۆر عجیبە زۆر یانی شتەکە خەیالیە ڕاست پێشتروانە خەڵکات بۆ خۆی ئەوەی کە ئێستا جەنابە وتە خەڵک ناچێت بەدەم شانەوە یعنی دانانیشە مەسەرەن کاتێک بۆ خۆی تەرخام کا سعاتێک لە شانۆگەریکە ڕکپێکا دابنیشێ ئەو پارەی لە شوێنی تر سەرفیەکە قەیچەکە بۆ ئەوانەی ئێستاش دێنە شانۆ مەسەلە شانۆگەریەک بکرێت چێ دێ نوخبە دێ مەسەر مامۆستای مەحەدی دێ دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکان دێ خێزانی دێنی یان برادری دێنی نییە بڵێ جمهور مستحیلە مابیتن کەم بۆتەوە مستحیلە هەمووی بۆ بە سۆشیال هەموو سۆشیال میدیا ئەوە شەبێ باشە گاگەم لە عینەکە وڵا تقریبان ئەفزان فلیمی کۆپیە 20 ساڵێک لەمە پێشە 25 ساڵ لەمە پێشە پەیامێ گەنێری زۆر جوانە دەستەکەی بەشایی حەزەکەم هەر بۆم دەڵێم ئەو کەس بەشایی پێشکەتیە بەڵێ کەس بە سەرچۆپی بە لیولی بە لیولی پێشکەتیە زەفا لەم پێش ناکەی بۆ باوەڕ ناکەم کەس بە شایی پێش بکەوی ئەو حیواری خۆ بوو خۆم بووە زۆر ینی قسەی باشمان کرد وەختی خۆی ئێستا ژەر باشە الحەمدولله خۆسەلامە باسی فلیمی داین شەکەریم بۆ بکە ئەو فلیمە چۆن بوو ئەو فلیمە هونەرمەند جوان بامەڕێ دەرهێنەرێکی زۆر ناجیحا کاتی خۆی فلیمی گردی پیرۆزی کرد بەڵێ بەڵێ بە یەک کامێرە گچکە ئەوها بە 3000 دینار و 3000 دینار بووە بەو کامێرە گچکەی ئەو فلیمی لەزگەی تەسویر کرد ماشەڵڵا فلیمی لەزگە زۆر ینی هونەرمەندێکی زۆر ئەو کاتی زۆر نازیە بوو زۆر زۆر ینی یادی بەخێر سلااو ڕێزم لە بۆ هەیە هەر بەو ئیمکانێتەش فلیمی گردی پیرۆزی کرد ماڵدان گردی پیرۆز فلیمەکی عالەمیە ینی حربیەکی تەواو ئالە سلێمانی کردی زۆر مهم بوو ڕاست باشە کاگەیان لە گرتە ڤیددیۆکە ئاڵەی زۆر کەسم خسۆدە پێکەنی بەس کەس منی نەخسۆدە پێکەنی بابا گەنجەکەمەی بە پێکەنی دیرە الحەمدلله بە پێکەنی نهاتوی خۆی ئەو قسانێک کە ئەمن دەکەم مەسەلەن هەدەفی هەیە شتەکان ینی هەدەفی هەیە ڕاست ئەوەیە هەمووی ئامانجی لە پشت ینی باوەڕ ناکەم قسەی غەڵەتم کردوی هیچ وانێ لە فلیمان لە شتێک زەحمەتە ناوەڵا هیچ شتێک نەبوو کۆمەڵگا تێکدا وەنیە خێزان تێکدا عایلەیە نەوتوانی دابنیشی تەمەشای هەموو باوە من زۆر کەس لە ئەڵمانی مەسەلەن لە ئەڵمانی بریتانیای کاگەیان ئەمن منداڵەکانم کوردیان لەبیر نەچوە لە بەرتوو کوردیان لەبیر نەچووە یعنی دایمە فلیمی من لێ دەن لە بۆیان هەتا بزان ئەوانە خەڵکی ئەو وڵاتەینە لە کوردستان دەژین هونەرمەندی ئەوە هەیە بە خودای یعنی فێرە کوردی بووینە بەواستەی ئەو فلیمەکانی تۆ کۆمیدیا و کللتوری کوردیە ژۆرەگرن بە خودای کۆمیدیا کللتوریە ینی زۆر ینی شتیوان لە بۆم دەجێرنەوە تەوەقع ناکەم دەڵێم فلیمی من لە بۆ ئەوەی لێت دەن مەسەلەن کەم ئەندامەکان خاوەن پێداویستی تایبەت یا لە بۆ ئەوانەی کە چاویان نابینی فەقیرانە ئەوە جێت دنەوە ئەڵڵا چەند خۆشە بەخوای ئەوان جەناب کاریگەریکی زۆرە هەبووە لە هونەری کوردیا بە تایبەتی هونەری کۆمیدی زۆر مەمنوع کاریگەریی زۆر دەبووە جەناوێکی لە گەنجینەکانی ئەم نیشتیمان زۆر مەمنوعترین ئەحجا بڕۆمە لای هەڵەبجە فلیمەکە فلیمی هەڵەبجە لەوێ جەناب دەورێکی زۆر جوانە بینی لەوە زۆر
فیلمی هەڵەبجە چۆن بوو باسێکمان بۆ بکە بەخۆی فیلمی هەڵەبجە بە من یەکێک بوو لە فیلمە زۆر مهمەکان کە چوونە هەڵەبجە شارێک بوو یعنی تاوەقوام نەدەکرد یعنی وها مثلەن هەولێر یان سلێمانی تۆز لە ئاسمانێ تۆز و شتیوە خۆڵە کرد لێ ئەوە ژنگەی پاک نییە لە هەڵەبجەی ئەوە نەبوو دەوسە ئاسمانم کرد تو بکەیت چێن دەرێرە ئاسمانە چین ئەو داروبارە کەسک و جوانە ئەتیکانە زادە چ ساف ئەو جەنازەم کاریگەری سیارەی بوو مۆلیدە بوو کاتی خۆی یعنی زۆر جەوەکی جوانیان نەبوو زۆر کە فلیمەکەش دەستمان پێ کرد ئیشمان کرد وابزان فلیمەکی سەرکەوتوو بوو فلیمێکی خۆش بوو الحەمدلله فیلمێک بوو چیرۆکەکانی باش یانی وەک خۆی جێڕایەوە ئەوە لەو هەندێک ڕەخنەژەوە بەزەی جێڕایەوە ئەو کیمیاویە کە لەو کۆڵانەی درابوو لە نەفسی منتیقەی بە سیارەی دەڕۆمە من بە سارەکە ڕۆی بە ماسکێکە بەدەم قناعک لە دەم و چاومات ناخۆشترین مەشهد بۆ کاکە هەمویان ئەو عالەمە ئەوها درێژ بووینە ئەوها ئەتووەرە بە سارەی بڕۆ بە سەرەی لە پێ یەکمدا بە پێ دەبووە ئەو قناعەشە پێ بووە نەسم دەدی زۆر تەکریزم نەدەکرد بەڕاستی فلیمەکی نازیە سەرکەوتوو ئێستاش دەستخۆشی لە کاک هێژوان دەکەم کە دەرهێنەری فلیمەکە بوو ینی فلیمەکی عالەمی بوو طبعا مێژووە گەڕانەوەی مێژووە مێژوویکی تاڵ بەسەر هەڵەبجاکە و کارە کە دەبینی بە شەر متاسر ئەمن سێزار گریام سێزار ئەو فلیمەم دیتە هەر سێزار گریایمە کە ئەکتەر بوومە لەو فلیمەکەش تەحەملم نەدەکرد ینی مەشاهدی وها بە قوت تێدا بوو مێشکم ڕوب دەتەقیە من ڕاست دەگریام چونکە ڕاستی بۆ ڕوویداوە تەمان ڕوویدایە ئینسان متاسر دەبێت منیش بینیم خۆم هەڵەبجەیم هەڵەبجە یەک متاسیری گرتمی هەر بەبێ مەشهەدەکە شکە ئەو بارودۆخە ڕوویداوە ناخۆشە زۆر ناو کاکە 5,000 6,000 کەس بە یەک دقەی اینجا حاڵەتی گشکە ژن پیا و گەورە ئەوە وەڵای ماساتەوە بارودۆخی ئەوەی کە بەسەر عومەری خاوەری شادێ ئەوە هەر زۆر ناخۆشە ماساتە بەزەوە ئەو منداڵە گچکەیە و عالەما دەم کاگەیان کۆتا پەیامت چییە تچ لە بواری هونەرا بێت چ لە بواری کۆمیدیا بۆ گەنجەکان دارم هەموو گەنجەکان احتیمال لەسەر خۆیان بکەن داک و باب لۆ کەس نامینێ ینی بڵێ باک و باب دەمینێ نەیەشتیوە احتیمال لەسەر خۆیان بکەن ئیش بکەن محاولە بکەن ژیانی خۆیان دابین بکەن ئەمە مەسەلەن بەخۆیان من دایمەن احتیمالم لەسەر خۆم کرد ینی بڵێم بابم شتێککرد نا بەخوای فەقیر بوو بەس بەخۆم لە بۆ خۆم محاولەم کرد ینی محاولە دەگەیە شتێک ئەدی بەس ئەگەر هیچ نەکەی ئەی باشە من محاولەم کرد 6 مانگ پرۆڤە دەبۆ 2 ڕۆژ عەرز 6 مانگ یانی نیو ساڵ لە تەمەنم ڕۆیی دەبۆ 2 ڕۆژ ئەوە ماندی بوویت کە ماندی بووی ئەو دەکەوێت ناو ئەفلام دەکەوێت دراما ینی بەدەست ناکەوی ئەواتە بەرهەمی جوان ئەستێرە بوون پەیامی جوان پێویستی بەمانەبوونە زۆر دەبی ماندی بی ناکەوێت ڕاستەی کاگەیان مەکرم یاخوا بە خێر بێ زۆر خۆشحاڵ بین جەنابێ ڕۆحەکەیشی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە خۆشحاڵ بووین هاتیە پۆدکاستی ڕوانگە و لەگەڵ گەنجینەکەمان بووی لێرە ڕۆحەکەی منی زۆر بە خێر بێ ئینشاءڵڵا تەمەن بەرەکەت ڕوانگەی ماز دەکەم هەر هەمویان مشەوڕەکان سەلامەت بی سپاس دەکەم هەر پامێکمانەیە بۆ ناو گەنجینەکە بینوسیت و خزمەت لە ئێمەوە زۆر بە خێر بێ سڵاو هیوادارم هەموو گەنجەکان سەرکەوتوو بن چاویان ماز دەکەم